ئەمە حوزێکی ماسیە کۆمەڵک ماسی جوانی تایە باوای دانین کە ئەمە هەموو ئەو ئاوەیە کە ڕۆژانە بۆ هاونیشتمانیانی هەرێمی کوردستان دابینەکرێت کە 2,876,000 مەتر سێجایە. اینجا بەپێی ستانداردی جیهانی با بڵین هەر تاکێک ڕۆژانە 150-200 لیتر ئاوی پێویستە، بەڵام لە هەرێمی کوردستان بەپێی ئەو ئامارە ڕۆژانە 300-400 لیتر ئاو بۆ هەر تاکێک دابینەکرێت، واتە دوو ئۆنەی ستانداردی جیهانی. بەڵام لەگەڵ ئەوەشە هێشتا بەشێک لە گەڕەکەکان لە هاوینان بەتایبەت لە هەندێک لە شارەکان تووشی کەم ئاویە بن و ئاویان لێ بڕێ. اینجا کێشەکە لە چیایە؟ کێشەکە ئەوەیە 125 بۆ 42 ئەو ئاوەی کە بۆ هاونیشتمانیان دابینەکرێ بە فیڕۆ ئەدرێ، واتە ئەکاتە نزیکەی 1,200,000 مەتر سێجا ئاو ڕۆژانە لە هەرێمی کوردستان بە فیڕۆ ئەدرێ. تاوان کێشەی کەم ئاویەکە هەر لێرەیان ناوەسێ. چارەسەری ترمان هەیە و لە هەندێک شوێنی تر مەسەلەن کێشەی ترمان هەیە کە پێویستی بە چارەسەر. ئەویش چییە؟ ئەو ئاوەی کە هاونیشتمانیان بەکارهێنن ئەکرێت ڕیسایکل بکرێت، بێ ئەکرێت پاک بکرێتەوە و جارێکی تر بەکار بهێنە، دیترەکرێت بۆ ئاودێری بێت، بۆ کشت و کاڵ بێت، یا بۆ نمونە ئەو جسرە وەسەتیانەی لە ناو شارەکانە هەیە داری لەسەر ڕوێنراوە ئەکرێ ئەوانەی پێاوە بدرێت، یان بە چەند تەکنیکێک ئەکرێ ئەوەنە پاک بکرێتەوە کە جارێکی تر بەسەر هاونیشتمانیان دابەشی بکەینەوە. بۆ نمونە ئەو بڕێی کە هاونیشتمانیان بەکارهێنین ئەگەر ئێستا بیکەینە ناو ئەم شوشانەوە، ئەمەش ئەو ئاوەیە کە بەڵێن ئەم دوو شوشە ئەوانن کە ڕۆژانە لە هەرێمی کوردستان بەکارهێنرێت کە ئەکرێ ڕیسایکل بکرێنەوە. جا تەمان ئێمە لەبەرەوەی کە ماسیەکانی چیان لێنەیە تۆزێک ئاوی زیاترمان تێ کردووە، بەڵام لە بەو شێوەیە ئەگەر بێنێ سەر ئەرزی واقع لەبەرەوەی هاوینان ئاو لە بەشە گەڕەکان نامێنێ، ئەبێ وای دانین کە ئەم حەوزە بەتەواوی بەتاڵە بێت و ماسیەکانیش ئەمرن با بڵین. بەڵام ئێمە لەبەر سەلامەتی ماسیەکان تۆزە ئاوی زیاترمان تێ کردووە. بەڵام وەکو باسم کرد ئەگەر ئەو دوو شوشەیە با بڵێنە ئەو بڕە ئاوەی کە بە فیڕۆ ئەدرێ ڕێگری لێ بکرێت و ئەو ئاوەشی کە بەکاری هێنین بەشێکی زۆری بتوانین ڕیسایکل بکەینەوە، کێشەی کەم ئاویمان بە شێوەیەکی زۆر ئەساسی چارەسەر دەبێت. جا باش ئاوەکانی تێکەمەوە دووبارە حەوزەکە پڕ بێتەوە. کانێکی خۆشتر و وەزعێکی باشتریان دەبێت. اینجا با بڕۆین باسی ئەوە بکەین بزانین کە چۆن ئاو ڕیسایکل ئەکرێ، وای لێ ئەکرێت کە جارێکی تر بتوانین بەکاری بهێنین و چۆنیش لە کشت و کاڵ وا بکەین کە بە ئامێرێک کە دوایی لە بەرنامەکەی باسیەکەم کە کەمترین ئاو تیا بە فیڕۆ. کاک دکتۆر ئەو ئاوەی لێرە پاڵێون ئاوی چییە؟ ئەم پرۆژەیەکی سەربڕخانەی پەلەوەرە. ئەو ئاوە کە لێ دەردەچێتتر خوێناوە پاشەڕۆی پاشماوەی چەوری و ناوهێناوی میشک و ئەو شتانەیە، جا بەسەم فلتەرێک تێدەپەڕی ئەو ئاوەی کە لێ دەردەچێتن ئاوەکە دێتە ناو سیستەمەیە. لەو سیستەمە دەپاڵێورێتن بە چەند مەرحەلەیەکدا دەڕۆ بە هەمان شێوە لەو سیستەمەکە. ئەوەی ئەمە لە سەرینەوە حوزێکی کۆنکریتیە بۆ کۆکردنەوەی
ئەو ئاوەی کە لێ دەردەچێت و ئاوڕۆی کە لەو پرۆژەیە دەردەچێت بە هەموو خوێنە و پاشڕۆی و مرۆڤەکانی کە لەو ینی ئەو خوێنە وای لەکەن کە ئاوەکەی لە بەتەواوی پاک بێت دەردەچێت دەچێتە مەرحەلەی یەکەم کە پێی دەڵێن داف ئەو سیستەمەکی نوێیە بەکاردێ هەندێک ماوەدی کیمیایی لە بۆ ئیزافە دەکرێتن وای لێدی ئەو مادانێک کە شێوی هەڵواسرا و یان چەوری ناو خوێناوەکە هەیە جیا دەکاتەوە دەیباتە حوزێکی بچووک و لەوێشەوە کەپسی دەکا و بەلایەکەوە دایدەنێتن ئاوەکەی ترکە دەردەچی خوێناوەکە دەمێنێتەوە دەچێتە مەرحەلەی دووەم ئەویش پێی دەڵێن پاڵاوتنی دووەمی کە بایۆلۆجیە لەوێ بەکتریا دەست دەکات بە شیکردنەوەی ئەو مادانێک کە لەناو ئاوەکە ماوە لە کۆتایەکەی ئاوەکی پاک دەردەچێتن بەپێ ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و فەرمانگەی ژینگە و لێر داوای دەکاتن ئەو ئاوەی کە لە ئاخیرا دەرەچێت لە خوێناوەکەەوە بەکەڵکەوێت بخورێتەوە ئەو ئاوەی کە دەردەچێت بۆ خواردنەوە ناشێت لەبەرەوەی خاستە کۆمەلگای ئەمەش بەڕاستی بێز لە زۆر شت دەکەین بەڵام بۆ شێوە پاک دەبێتەوە کە بۆ ئاودێری بەکار بێ بۆ کلۆریشی لێ دەدرێت جاری ژوێ ئۆزەنیش بەکاردێنین ئەگەر بشخورێتەوە بە هەڵا هیچ کێشەیەکی نییە بەڵام وەکو ئاوەی پاکی خواردنەوە نییە بۆ کشتتوکاڵە بێت بۆ کشتتوکال دەبێت بۆ ئاوی ئاوڕۆژە بێت ئەمە بۆ ئاوی ئاوڕۆژ دەبێت بەڵام ئەوەی ئاوی ئاوەڕۆ ئەوەی کە با بڵێن لە پیسی ماڵانەوە دەردەچێت وەکووە ئەوە نییە ئالۆز نییە ئاسانترە زۆر خراپتر ئێستا یەک لەو تانچیانە بەتەنیا توانای پاکردنەوەی زیاتر لە 120 ئەفۆن لە 150 هزار لتر ئاوی ئاوەڕۆی ماڵانی هەیە دەکاتە 130 نرخی تێوچی ئەو سیستەمە تاوێت ئێمە ئێستا لە هەولێر ئەگە باسی توێژنەوە زانستیەکان بکەین کە لەسەر سەوزە کراوە پێشماوێش راپۆرتێکم بڵاو کردەوە بەڕاستی ڕێژی ئەو مادە کانزایەنەی هۆکاری دروستبووی نەخۆشیەکانی شێرپەنجە و جگەر و ئێسکن یەکجار زۆرە لە لاو سەوزە و بەهۆی ئەوەی ئەو شوێنێک کە سەوزە لێ دەکرێتن ئاوەڕۆی هەولێر بێوەدا دەچێت جگە لەوەی بە ئاوی پیس ئاو دەدرێت ئەوە بە ئاوی ژێرزەویش ئاو دەدرێت ئاوی ژێرزەویەکەشمان بەو مادانە پیس بووە تێکەڵ بۆ بە ئاوی ژێرزەویەکەش وای لێ هاتووە نە حکوومەت دەتوانێت کۆنتڕۆلی بکات نە خەڵکیش دەتوانێت کۆنتڕۆلی بکاتێت. ئەمە کوپێ قاوەیە بەدەستمەوە تاوان ئەم کوپە قاوە هەتا بەرهەم هێنراوە هەتا گەشتۆ دەدەست من نزیکەی 168 لیتر ئاوی تێچووە یعنی ئەمە وەکوە ئەم کوپە قاوە 168 لیتر ئاوی تیابێ اینجا کاتێک کە ئەمە ئەڕژێنی بۆ نمونە یان بە فیڕۆی ئەی بنەوەیەک وەکوە 168 لیتر ئاوت بە فیڕۆیە بێ تاوان بە فیڕۆدانی ئاو دوو جۆری هەیە ڕێگەیەکیان ڕاستەوە خۆیە وەکو ئەوەی کە ئاویەتەوە یەکسەر تەنکی سەربانەکە پڕە بێ هەر ئاوی لێ ڕواایە یەکسەر دەسەکەن بە بەردەرگا شۆردنەوەوانە ئەمە ڕێگەی ڕاستەوە خۆیە ڕێگەی ناڕاستەوە خۆکەش ئەوەیە کە ئەو بەرهەمانەی لە بەردەستمانن ئەو بڕێکی زۆر ئاوی تێچووە و ئێمە فڕیان بدەین یان بە خراپی هەڵیان بگرین بۆ نمونە کیلۆیە گۆشتی گا هەتا بەرهەمیێتوە تا ئاگاتە دەست ئێمە نزیکەی 7,000 لیتر ئاوی پێویستە کە گەر ئێمە بە خراپی هەڵیگرین و یان بیڕژێن و فڕی بین وەکوە ئەو 7,000 لیتر ئاوەمان بە فیڕۆیە بێ بۆ چونکە مانگاکە هەتا ئەو سەوزەواتەی کە ئەی خوات هەتا خۆی گەشە کاتوانە پێویستی بە بڕێکی زۆر ئاو هەیە و نمونەی خواردنەکانی تریش کە ئێستا لە بەردەستمان بۆ نمونە کیلۆیەک برنج هەتا ئەگاتە دەست ئێمە نزیکەی 2500 لیتر ئاوی پێویستە چونکە برنجێکە کە لەو بەرهەمانێکە بەردەوامە بێ ئاوی لەسەر بێ و ئاوێکی زۆری پێویستە هەروەها نانیش یەک نان کە ئێمە ئەی خۆین هەتا ئەگاتە دەستمان 178 لیتر ئاوی پێویستە یان بۆ نمونە فاسۆلیاش یەکێکە لەو بەرهەمانێک کە هەر ئاوی زۆری پێویستە ئەوش نزیکەی بۆ کیلۆیەک 5,000 لیتر ئاوی پێویستە یعنی بە کورتیەکەی ئەگەر برنج و فاسۆلیاک بە گۆشتەوە بخۆین هەرێکیان کیلۆیەک بن نزیکەی 15,000 لیتر ئاوی پێویستە هەتا ئاگاتە دەست ئێمە جەجگە لە خواردنەکان یانی تەنیا خواردنەکان نییە بەرهەمەکانی تریش هەر ئاویان پێویستە بۆ نمونە پاچێک کاغەزی A4 شتێکی ئەوەندە 36 لیتر ئاوی پێویستە تا ئاگاتە دەست ئێمە و جاری وایە دوو کەلیمە لەسەر نووسین یەکسەر فڕێن و ئەوکوایە ئەو هەموو ئاوت بە فێڕۆیە بێ یان بۆ نمونە کابۆیەکی جینس نزیکەی 9,000 لیتر ئاوی پێویستە تا بەرهەمێت و تا ئاگاتە دەست ئێمە لەبەرەوە چەند پارێزگاری زیاتر لەمانە بکەین وەکوایە ئاوی کەمترمان بە فیڕۆدا بێ و بە پێشەوانەوە فڕێدانی ئەو شتانە و خراپ بەکارهێنانیان هەمووی ڕێگەیەکی ناڕاستەوخۆیە بۆ بە فیڕۆدانی ئاو
تەوان کشتتوکاڵی ژەکێک لەو ڕێگەیانەی کە ئاوێکی زۆری پێویستە و لە هەرێمی کوردستان زۆربەی جار یان بە ئاوی بیرەکان باڵێن کێڵە کشتتوکاڵیەکان ئاوەدرێن یان ئەو جستە وەسەتیانێکە لە سەجادەکان هەیە یان بە ئاوی ئاوەڕۆ ئاوەدرێن کە هەردووکیان خراپن. اینجا لێرە لە ڕێکخراوی هەسار ئێستا پرۆژەیەکیان هەیە بۆ ڕیسایکلکردنی ئاوە، یعنی ئاوی پیسی با بڵێن ئاوەڕۆکان ئەم ئاوە ئەهێنن پاکیەکەنەوە. اینجا بارە شەیماخان بپرسین چۆن پرۆسەکە دەست پێەکە و ئامانجتان چی بووە لەوەی کە ئیشێکی ئاوا بکەن؟ ئاوەکە لە پاشەوەی لە مەنۆڵەکە دەرهات دەستە ناو یەکەم تانکیەوە، لە ناو تانکیەکان لە ڕێگەی بەکارهێنانی هێزی کێشکردنی زەویەوە لە ڕێگەی چەند تەکنیکێکی بۆڕی و ئەوانەوە ئاوەکە دادەبەزیت و تووشی نیشتن دەبێتن. ئەو با بڵێن بەش ئەو بەشە پیسەی هەیە ئەچێتە خوارەوە پاکەکە ئەچێت سەرەوە بزۆڵ پاکەکە دەستە سەرەوە. دوای تانکی یەکەم بەسراوەتەوە بە تانکی دووەم لە بەرزاییەک، دوای ئەوە لە تانکی دووەم ئەگوازێتەوە بۆ تانکی سێم، لە تانکی سێمیش دەگوازێتەوە لۆ تانکی چارەم لە ئاخیریشان لە تانکی پێنجەم. وەکو کاپاس وەکو توانای بەرهەمهێنانەکەی لە ئێستادا ئەو پرۆژێکتە توانای بەرهەمهێنانی 300 مەتر سێجا لە ئاوی ڕیسایکل کراوەی هەیە ڕۆژانە. بڵێ ڕۆژانە. ئەوەی تر ئەوە ئەو ئاوەیە کە بۆ ئاودان بۆ ئاودێری با بڵێن گونجاوانە جاین سێرێکی بکەیم زینەوە چۆنە؟ ئەوە ئەخی جار با بڵێن ئاوەکە ئاوای لێدوانە؟ بەڵێ زۆر فەرقی کردووە تەبعاان دەست خۆش چاگیێوە لەو ئاوەڕۆوە ئەو ئاوە هاتووانە لەو منهۆڵەوە لەو ئاوەڕۆی ماڵانە با بڵێن زێرابە سەرتاکە دەست پێکە لە پرۆسەکە ئاوایە ئەوەندە با بڵین پیسە و دوای ئەوەی کە بەو تەنکیانە تێپەڕێت بۆ بەرمیلانە و بەو فلتەرانە شتێپەڕێ بەم شوێ پاکە بێتەوە وەکو شێماخانیش باسی کرد ئەمە گونجاوە بۆ ئاودێری دارستان و دوای ئەواگەر بتەوێت بۆ خواردنەوە گونجاو بێت یا بۆ کشتتوکاڵ گونجاوێت بێ بە چەند تەکنیکێکی تر تێپەڕێکێک بەڵام بۆ ئاودێری دارستان بۆ ڕوەکی دارستان و هەروە ئەو ڕوەکانی کە لەسەر جادەکان ڕوێنراون ئەمە ئاوێکی گونجاوە. تەوان لە چیەوە بەدەستیان کەوتووە ئەوەی مویمەکە لە ئاوەڕۆی ماڵانەوە دەستکەوتووە کە هیچ وەکو وایە بڵێن هیچ نرخێکی نییە بە حساب بەڵام توانیویانە ئەو ئاوە بە نرخی لێ دروستکە. نزیکەی 175 ئاوی هەرێمی کوردستان لە ئاوی سەرزەویەوە دابینەکرێواتە لە ڕووبار و لە بەنداوەکان. تەمانەمەی پشتی من ئەمە بەنداوی گۆمەسپانە کە لە نزیک هەولێرە و 18مین بەنداوە کە لە هەرێمی کوردستان دروستەکرێ و بە نسبەت ئاوی ژێرزەویشەوە 125 ئاوی هاونیشتمانیان لە ئاوی ژێرزەویەوە دابینەکرێواتە لە بیرەکان و لە کانیاوەکان بەڵام بەهۆی ئەو ژمارە زۆرە بیرەی کە لەم چەندایی کۆتاییە لە هەرێمی کوردستان دراوە ئاوی ژێرزەوی زۆر دابەزیەوە مەترسیەکی زۆر لەسەر ئاوی ژێرزەوی هەیە. ئێستا لە هەرێمی کوردستان بەپێی خەمڵاندنەکان نزیکەی 53,000 بیر لێدراوە کە 28,000یان نایاسایی و بەبێ مۆڵەتن و نزیکەی 26,000یان تەنیا مۆڵەت پێدرا و یاسایی. بۆش بۆتە هۆی ئەوەی کە نزیکەی 800 گوند لە هەرێمی کوردستان بەهۆی وشکبوونی کانیاوەکانەوە نزیکەی 800 گوند مەترسی چۆڵکردنیان لەسەرە. تەمانەوەش نابێت بە مەترسیەکی کەم سیر بکرێ بۆ چونکە ئەو شەڕی کە ئێستا لە 12 ساڵە لە سووریا بەردەوامە بەپێی نەتەوەی گرتوەکان هۆکاری سەرەکی شەڕەکە کەم ئاوی وشکە ساڵی بووە چونکە سووریا لە دوای 1970کانەوە سێجا تووشی شەپۆلی وشکە ساڵی بوو کە هەر یەکێکیان نزیکەی 5-6 ساڵی خایان کە دوایینیان لە 2006 بۆ 2010 بوو. بەهۆی ئەو وشکە ساڵیەوە کە ڕووی لە وڵاتە کرد زیاتر لە 800,000 گوندنشین سەرچاوی بژێوی و داهاتیان لە دەستدا بۆیە بە ناچاری کۆچیان کرد بۆ شارەکان و لە شارەکانیش هەڵاوسانێکی زۆر دروست بوو و ڕێژەی بێکاری زۆر بەرز بووە هەروەها چونکە بەرهەمی کشتتوکاڵی کەم بوو لە وڵاتەکە بەرهەمە کشتتوکاڵیەکان بەگشتی لە دەرەوە هاوردەکران و گرانی لە وڵاتەکە دروست بوو. بۆیە لە ئەنجامی ئەوە چەند خۆپێشاندانێک دروست بوو و ئەو شەڕە دروست بوو کە ئێستا 12 ساڵە بەردەوامە و زیاتر لە 500,000 کەس تایەگیانن دەستداوە.
جگە لە دابەزینی ئاسی ئاوی ژێرزەوی و مەترسیەکانی، ئاوی سەرزەویش کۆمەڵێک گیر و گرفتی هەن کە بۆ نمونە کاتێک ئاوەڕۆ تێکەڵ بە ڕووبارەکان دەکرێت چەندین جۆر بەکتریا و ڤایرۆس دەچنە نێو ڕووبارەکە. هەندێک جار ئەوانە دەبنە سەرچاوەی بڵاوبوونەوەی نەخۆشی. بۆ نمونە سەرچاوەی سەرەکی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆلێرە ئاوی پیسە، ئەوەش کاتێک ڕوودەدات کە ئاوی ئاوەڕۆ تێکەڵ بە ئاوی ڕووبارەکان دەبن و دواتر ئاوەکە بۆ خواردنەوە بەکاردێت. یاخود ماسیەکان بەکتریاکە هەڵدەگرن و هەر کەسێک ماسیەکە بخوات تووشی نەخۆشیەکە دەبێت. جگە لەوەش زۆربەی هاوینان لە هەرێمی کوردستان کێشەی کەمئاوی هەیە. اینجا تاکە چارەسەر بۆ هەردوو کێشەکە دووبارە بەکارهێنانەوەی ئاوی ئاوەڕۆیە. بەو شێوەیە ناچار نابین ئاوی خواردنەوە بۆ کشتوکاڵ بەکاربێنین و ڕێژەی ئاوی ئاوەڕۆژ کەم دەبێتەوە و بە شێوەیەکی زانستی چارەسەر دەبێت. دەستگای ڕوانگە بە هاواهەنگی ڕێکخراوی خۆراکی جیهانی لە هەولێر پرۆژەیەکیان بۆ ڕێگریکردن لە بەفیڕۆچوونی ئاو لە کەرتی کشتوکاڵ ڕاگەیاندووە. ئەو سیستەمەی داتا ناوەکە گەندرێن چەندێک ڕێگری لە بەفیڕۆچوونی ئاوەکە. ئەو سیستەمە کە دانراوە بە پێی گۆڕانی شوێن، بە پێی گۆڕانی جۆری خۆڵەکە، بە پێی گۆڕانی جۆری دارەکە، هەر بە ستاندارد هەردارێک پێویستی بە 200 لیتر لە ماوەی هەفتەیە بە تێکڕای. جۆرێ هەندێک جۆر هەیە حەزی لە ئاونی، هەندێک جۆرێ حەزی لێە، هەندێک خۆڵەیە ئاوی زۆر، هەندێک خۆڵێ بەپیتەوەوانە گۆڕانکاری دەبێت. بەڵام بە پێی ستاندارد 200 لیتری پێویستە. ئەوەیان تەنها و تەنها 15 لیتری پێویستە بۆ ماوەی 20 تا مانگێک. ئێمە جارباندومە خۆی دەڵێن لە 400ەکەەوەدا بەزانە بۆ 15 لە 200ڕۆژەکە حسابکەین و حساب دەکەێت تقریبان زیاتر دەبێت لە 800 چونکە بۆ ماوەی مانگێک حساب بکەین. کۆمپانیایەکە کە ئەوەیان دامەزراندووە و تویانە یەک جار ئاودانی پێویست، یەک جا 15 لیتری تێ دەکەیت تەواو. 5000 بۆکسدان 5000 بۆکس مەوجودە لێرە بەردەستن هەمویان. ئەو 5000 خۆم بەخۆم تێستم کرد دوای 26 ڕۆژ ئاویتیا مابوو. هەر لە تاریخی ئیڤنتەکەەوە هاتین 26 ڕۆژ ئاوی لە هاوین لە مانجی لە 15 پێنجەوە من تقریبان تەمەشام کرد تا دوای 26 ڕۆژ هاتم و لە مانجی 6 تەمەشام کرد ئاوی تێدا ماوە. زۆرە لەو کاتێ هەموو زۆر بەڵێ جا ناژێڵێ ئەو هینەتان لە سەدانەوە کەڤەرەکە ناڵێ ببێ بە هەڵمبوونی نییە. ئەگەر ببینین ئێستا تەمەشایکی تەمەشای ئەوە لە ناوەوەیتی ئەو ئاوەیە چۆن دەگات بە دارەکەش لە ڕێگەی فتیلێکەوە دەگات بە دارەکە، یعنی ئاوێکی زۆر بەفێڕۆناچی. ئەگەر بڵێن بە تەنقیت یاخود بە دریب بە نقطە بۆی بگات نەخێر، ئەوە تەنها و تەنها شێداری دیتی دەداتە دارەکە. بەڵێ دەتوانین بڵێ، بەڵام دەبێت دواتر کەمێک بە حەزەرەوە قەپاتی بکەن بەوەی هەڵمبوونی توش نەبیت. بەڵێ ئەمە دار هەنجینە، ئەمەیان تەمەشایکی ئەو پارتەیە ڕێگە دەگرێت لە هەڵمبوون. تەمەشای بکە ئەگە ئەو پارتانە بین لەگەڵ ئێ لە ینی بە ڕێک دادەنیشیت ڕێگر دەبیت لەوەی بە هەڵم بچێت. ئەو ئاوە هەمووی لە ڕێگەی ئەو فتیلەیەوە، ئەوە فتیلێکە تقریبان بەڵێ تقریبان 10 سانتیمەکی لە دەرێ 10 سانتیمەکی لە ژوورەوە لە ڕێگەی ئەو فتیلەوە دەچێت. ئەمەیان دەتوانن بۆ ساڵێک تا ساڵ و نیوێک بۆ یەک دار بەکاردێ، دواتر لێ دەکرێتەوە بۆ ماوەی 10 تا 12 جاری تر بەکاردێت، یان تقریبان بۆ 15 ساڵ 12 ساڵ 15 ساڵ بۆ 15 ساڵ بەکاردێتەوە. خۆی ئەو بۆکسەیە 319 هەیە، 390 هەیە، دەلێنەوەی 390. ئەو 390 چییە؟ 90 لە سەتی ئاو کەمتر سەرفەکە، 90 لە سەتی سعری هەرزانترە و 90 لە سەتی گرۆفاست زۆیاتر گەورە دەبێت. ئەمە گۆی زەویە تەمەناوا کە سەیری یەکەین بەشێکی زۆری شینەکەش جانی ئاوە و بە پێی ئەوە بێت نابێت قەت خەمی وشکە ساڵی و کەم ئاویمان بێت، چونکە زیاتر لە 170 زەوی بە ئاودا پۆشراوە. بەڵام کێشەکە ئەوەیە نزیکەی 97 ئەو ئاوە ئاوێکی سوێرە کە بە کەڵکی خواردنەوە نایەت، پرۆسەی پاڵاوتنەکەشی پارەیەکی زۆری تێچێت. لەبەرەوە ناتوانین زۆر پشتی پێ ببەسین.
اینجا بەپێی نەتەوە یەکگرتووەکان ئێستا زیاتر لە 1 ملیار کەس لەو ناوچانە ئەژین کە مەترسی وشکە ساڵی و کەم ئاویان لەسەرە و مەترسیە گەورەترەکەش ئەوەیە کە پێشبینیەکەن لە ساڵی 2025 زیاتر لە 4 ملیار کەس لەو ناوچانە بژین کە مەترسی کەم ئاویان لەسەرە لەبەرەوە ئەبێ ئەو ئاوێک کە هەمانە دەستی پێوە بگرین و هەوڵیش بدەین ئەوەی کە بەکاری هێنین ریسایکلینگ